حیزبی کۆمۆنیست دەبێت ڕیشەی لە ناو چینی کرێکاردا بێت. بیرمەندان لە زمانی مارکس و ئەنگڵسەوە نووسیویانەکە پێکهاتنی ئاڵوگۆڕی کرێکاران لە چینێکی لە ناوخۆداوە بۆ چینێکی بۆ خۆی بەبێ پێکهێنانی حیزبێکی سیاسی ممکن نابێت. هەر بۆیە مارکس لە یەکەمین دانیشتنی دەستپێکی ئەنتەرناسیۆناڵدا دەڵێت کرێکاران بە دامەزراندنی حیزبێکی سیاسی دیاریکراوی خۆیەتی کە دەتوانێت وەک چینێکی دەسەڵاتدار دەربکەوێت. ڕێبەرانی پرۆلیتاریای جیهان بڕوایان وایە کە چینی کرێکار ناتوانێت وەک چینێک خۆی دەربخات و کار بکات مەگەر ئەوەی کە خۆی بەجیاو لە بەرامبەر لایەنە کۆنەکانی چینی سەرمایەداردا لە حیزبێکی سیاسیدا ڕێک بخات. ئەم کارە بە نیەتی گەڕانتی سەرکەوتنی شۆڕشی کۆمەڵایەتی و ئامانجی هەڵوەشانەوەی چینەکان پێویستە. مارکس و ئەنگڵز لە مانیفستی حیزبی کۆمۆنیستدا نووسیویانە کۆمۆنیستە ڕێکخراوەکانی ناو حیزبی کۆمۆنیست پێشەنگی تێۆری چینی کرێکارن کە بەرژەوەندیەکیان جگە لە بەرژەوەندی پەرۆلیتاریان نییە. ئەم کۆمۆنیستانە دەبێت پێشکەوتوترین و بەشێلگرترین بەشی ڕێکخراوی چینی کرێکار واتە ئەو بەشەی کار لە هەر وڵاتێکدا جەماوەڕ ڕێبەرایەتی دەکات ببن و لە هەمان کاتدا لە بواری تێئۆریدا لە چاو توێژی پەرۆلیتاریا لەو خاڵە پۆزیتیڤە بەهرەمەند بن تا وێنایەکی ڕوون لە هەلومەرج ڕێباز و ئەنجامی گشتی بەرەو پێشچوونی پەرۆلیتاریایی بەدەست بێنن. ئەم کارە ممکن نییە مەگەر ئەوەی کە ئەندامانی حیزب لە ناو دڵی چینی کرێکاردا ڕیشەیاندا کوتابێ. حیزبی کۆمۆنیستی ئێران کە ڕۆژی هەینی 11 مانگی خەرمانان 39مین ساڵیادی دامەزراندنیەتی دەبێ بە تێئۆری و بەکردەوە بە پێی ڕوانگە و بۆچوونی دامەزرێنەرانی سۆسیالیزمی علمی دەبێ خۆی بەڕۆژ بکاتەوە. بژی حیزبی کۆمۆنیستی ئێران بژی سۆسیالیزم.